لە درێژەی کار و چالاکیەکانی ڕۆژی جیهانی تەندروستی دەستەیەکی پسپۆڕی نەخۆشخانەی بەخشین لە فامیلی مۆڵ بەبێ بەرامبەر چەندین پشکنینی گرنگ و جۆرا و جۆر بۆ هاوڵاتیان ئەنجام دەدەن. بە دیاریکراوی من وەک بەشی تاقیگە بێگومان ئەمڕۆ تیمێکی پسپۆڕی نەخۆشخانەکە وەک چۆن هەمیشە لە خزمەتی خەڵکا بوو پێمان باش بوو لە ساڵ ڕۆژی تەندروستیدا بەشداری لە مەراسیمێکی لەم جۆرەیە بکەین لێرەش پێشوازی لە ئەو بەڕێزانەکەین کە بەدوایەوەن بۆ نمونە بزانن جۆری خوێنەکەیان یاخود ڕێژەی شەکرەکان. ئێمە لە خستخانەم دوو جیازەمان هەیە ئەمە فەحسەن هەر کەسێ بچێتە سەری فەحسێکی بۆکین کە چەوری دڵ و جگەر و ڤیتامین و پرۆتین و ئاو کانزای لەشت پێڵێ و ینی سێ کەس دەتوانێت ببلە ئەمە یەکێ کێشی زیاد بێ بێ دای بەزێنێ هەیەکی کێشی کەم بە بێ زیای بکەم مناڵێک کە باڵای کورد بێت و بێ باڵای بەرزکەن. هاوڵاتیان ئەم هەنگاوەی نەخۆشخانەی بەخشین بەرز دەنرخێن و بە هەوڵێکی کاریگەری بڵاوکردنەوەی خۆشیاری تەندروستی دەزانن و هیوای بەردەوامی ئەم جۆرە هەڵمەتانە دەخوازن. دەستیان خۆش بێکارێکی چاکە خەڵکی سفادەی لێکە ئاچێکی باشی هەیە بەڕاستی جێی دەستخۆشیە ئەمە ئەمن زاخۆ هاتینە وەکی بێژن دەستخۆشی لەوان دەستگای و ساتکەن و دەستگایەکی گەلێک جانە ئەوە خێرخوازیەکە گەلە باشە. هەڵمەتێکی چوار ڕۆژەی نەخۆشخانەی بەخشین بۆ سەردانیان بۆ فامیلی مۆڵ بەتایبەتی کارفور فەحسەکان ئەکەن بێ بەرامبەر بۆ کارمەندەکان و بۆ خەڵکی دەریشەوە دەستخۆشیان لەکەن بە خێربێن سەرچاو شتێکی زۆر باش و سوود باشە. خەڵک دێ هەموو کێشانەی بەرپرسی ڕاگەاندنی نەخۆشخانەی بەخشین ئاماژە بۆ دەکات وەک پیشەی هەمیشەییان کە خزمەتکردنی هاوڵاتیانە بێ جیاواتی و بە شێوەیەکی قازانجنەویستانە ئەم ستافیان هێناوەتە نێو فامیلی مۆڵ و چەندین پشکنین بەبێ بەرامبەر ئەنجام دەدەن کە نرخی بەشێکی پشکنینەکان لە بازار دەگاتە 800,000. ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین ئێمە بە تیمێکی تەواو کە خەڵکانێکی زۆر بەشداریە دێنە سەردانی ئەم مۆڵە ئێمە لە پسپۆڕەکانی پێست لە پسپۆڕی هەناوی لە پسپۆڕی خۆراک و گەشەی منداڵ هەروەها لە تاقیگە تیمێکی تەواو کاملمان هێناوەتە ناو فامیلی مۆڵ وەکو خۆتان بینیتان قەرەباڵقێکی زۆر هەیە بەهۆی ئەو سیقە زۆرەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە نەخۆشخانەی بەخشینی هەیە فەحسێکی هەیە هەر لە کلینیکەی خۆی لە ناو نەخۆشخانەی بەخشین کە لە شوێنەکانی تر بە ئەو فەحسە نزیک بە 800,000 لێرە بەبێ بەرامبەرێکی هەڵمەتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەلایەن ستافی نەخۆشخانەی بەخشین بۆ ماوەی 4 ڕۆژی دیکە بەردەوام دەبێت و شەوانە لە کاتژمێر 6 سەر لە ئێوارە تا 11 شەو لە پشکنین و پێدانی ڕێنمایی بێ بەرامبەر بە هاوڵاتیان بەردەوام دەبن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.